دکتۆر موسای بابەک بۆ جەلادەتی کۆتر لە ڕۆمانی شاری مۆسیقارە سپیەکانی بەختیار عەلیدا دەڵێت گەورەترین تۆڵە لە ناحەقیەکانی دنیا ئەوەیە مرۆڤ شاعیر بێت، مۆسیقای جوان لێ بدات، تابلۆ دروست بکات، لە پێشدەمیدا سەرسام بوەستێت، لەوە بترازێت هیچ عەدالەتێک نییە. زایاڵی داهێنان بە گوڵبژێرێک لە پرۆژە و داهێنان و خەمی جوانەوە لە ئەمریکاوە دێتەوە دیدەنی ئێوەی ئازیز. ئۆپێرای سۆفیا لە بولگاریا سەرباری ئاڵنگاری و مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتە و لە جیهانیشدا، بەڵام نایەنەوێت پرۆژە و بینەرانی خۆیان لەدەست بدەن. ئەوان پێیان وایە هیچ نەهامەتیەک موزیک و نمایشەکانیان ناوەستێنێت. ئەم تەختەی شانۆیە بە جوانی لەسەر دەریاچەی پانچەڕیڤۆ لە نزیک شاری سۆفیای پایتەختی بولگاریا ئامادەکراوە بۆ بەڕێوەبردنی کارێکی هونەری. هونەرمەندانی گروپی ئۆپێرای سۆفیا لە پشتی پەردەوە خەریکی خۆ ئامادەکردنن بۆ بەڕێوەبردنی یەکەم بەش لە ئەڵقەی نایبڵۆنگ بە ناوی زێڕی ڕاین کە شاکارێکی موزیکدانەری ئەڵمانی ڕیچارد ڤاگنێرە. ئەم نمایشە یەکەم جار لە ساڵی 2013دا بە بۆنەی ئاهەنگی 200 ساڵەی لەدایکبوونی ڤاگنێرەوە بەڕێوە چووە. لە ئیستاشدا پڵەیمەن کارتەڵافی دەرهێنەر ڕێگایەکی دۆزیوەتەوە بۆ دەربازبوون لەو کۆتوبەندانەی کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە دروست بووە. ئەویش بەڕێوەبردنی ئۆپێرایەکە لە شوێنێکی کراوەدا لەسەر دەریاچەی پانچەڕیڤۆ. ئەوەی کە بەلای منەوە سەیرە ئەوەیە کە ناچار کراوین ئەم کەرەنتینە ببین بەڕێوە. هەموو هەڕەشە و قسەکانیش بۆ ئەوەیە کە ئێمە دەبێت سەرەتا ئاگامان لە تەندروستی خۆمان بێت و دواتریش بیر لە شتەکانی دیکە بکەینەوە. پرسیارەکە بۆ من ئەوەیە کەم دۆخە تاکەی بەم شێوە بەردەوام دەبێت. کەی دەتوانین بگەڕینە بۆ سەرکارەکانمان؟ هونەرمەندەکانی ئێمە تا ئەو کاتا دەبێت چی بکەن؟ کارتالف نزیکەی 2 دەیەیە کە سوکانی گروپی ئۆپێرای سۆڤیای بەدەستۆیە. زێڕی ڕاین یەکێک لەو بەرهەمانەیە کە ئەم هونەرمەندە کاری دەرهێنانی بۆ کردووە و لە ئیستاشدا دەیەوێت لەسەر دەریاچەی نزیک شاری سۆڤیا جارێکی تر بیباتەوە سەر تەختەی شانۆ. ئەو دەڵێت بەڕێوەبردنی ئۆپێرای زێڕی ڕاین بەم شێوە سەیر و دەگمەنە وا دەکات خەڵکێکی زۆرتر لە بولگاریا حەز بکەن بێن بۆ سەیرکردنی ئەم کارە هونەریە. دوای ئەم کەرەنتینکردنەوە وەروەها بەردەوامی ئەم پەتایە ئێمە دڵ و ڕۆحی هونەرمەندەکانی خۆمان کردەوە. بینەر و بیسەرەکانمان لەگەڵمان دەبن و ئێمە 18 نمایشی هونەریمان دەبێت لەسەر دەریاچەی پانچەڕیڤۆ. 2 لە نمایشەکانمان لەسەر زێری ڕایان لە ڤاگنێرە. ئەم کارەی ئێمە وای کردووە کە میوانەکان لە شوێنێکی کراوە نەترسن و بێن و بۆ سەیرکردنی کارەکانمان. تەختەی شانۆکە لە ڕێگای هونەرمەند پانایوتاف کە نیشتەجێی پاریسە ڕێک خراوە و جۆرێک لە دیمەنی ڕۆمانسی تێکەڵ بە دەریاچەکەی ڕەخساندووە. ئەمە بەرهەمێکی ئۆپێرایە کە من چاوەڕێی بینینی دەکەم، بە دڵنیاییەوە کەش و هەوا و ئەزمونێکی سەرنجڕاکێش دەبێت. ئەم ئۆپێرایە لەسەر ئەم دەریاچەیە و بەم دیمەنە جوانانەوە تا 2 مانگی 8 بەردەوام دەبێت. نووسەری ئەمریکایی ڕۆڵۆمای دەڵێت شکۆی مرۆڤ وەستاوە لەسەر ئازادی و ئازادیش وەستاوە لەسەر شکۆی مرۆڤ، یەکتر تەواو دەکەن. سەدان پەرتووکیان چاپ کردووە و بە خەونێکی گەورەوە هەنگاو بە هەنگاو کار لەسەر بژانەوەی پرۆژەی فەرهەنگی و ژیان دۆستی دەکەن. لە ڕێی پەرتووک و بڵاوکردنەوەکانیانەوە دەستگای ڕۆشنبیری و فەرهەنگی جەمال عیرفان
لە خەون و خەمی دکتۆر تەها ڕەسوڵەوە لەدایک دەبێت و گەورە دەبێت. ڕێباز مەجید بۆ زایاڵە ئەم پرۆژە جوانەی شاری سلێمانی بەسەر کردەوە. لەگەڵ کەمی تەمەنی دروستبوونیدا جێگا پەنجەی خۆی لە کتێبخانەی کوردیدا کردووەتەوە. ئێرە دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفانە لە شاری سلێمانی کە لە ماوەی چەند ساڵێکی کەمدا سەدان کتێبیان لە زمانە جیاوازەکانی جیهانەوە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. ئەو کتێبانەی کە ئێمە زیاتر تا ئێستا ئەم دقیقەی لە خزمەت جەنابتا قسە ئەەکەم زیاتر لە 500 کتێبمان ناونیشانمان چاپ کردووە لە کوردی لە عەرەبیەوە کراوە بە کوردی لە فارسیەوە لە ئینگلیزیەوە لە ئەڵمانیەوە لە فەڕەنسیەوە لە زۆربەی زمانەکانی جیهانەوە کتێبمان کردووە بە کوردی. بەدەر لە چاپکردن و بڵاوکردنەوەی کتێب لەگەڵ ڕەخساندنی شوێنێکی پشودان تاکو هاوڵاتیان بتوانن تێیدا دابنیشن و کتێب بخوێننەوە دەستگاکە هەستاوە بە ئەنجامدانی زیاد لە 100 کۆڕ و سیمینار و کۆبوونەوەی ڕۆشنبیری و ناساندنی کتێبی جیاواز بۆ خوێنەران. یەکەم دەستگا بووە کە هەوڵی یاوە ئەو کۆڕ و مەراسیمانە لێرە پەخش و بڵاو بکاتەوە بۆ نمونەوەکو سازانی ئەو مەراسیم و کۆڕانەی کە بۆ کتێبە تازەکان ئەسازەکرێت. هەر کتێبێکی تازە دەرچوو بێت ئەو بەڕێزانەی کە پەیوەندیان بە ئێمەوە کردبێ توانیویانە لێرە لە ناو دەستگاکەدا ئەو کار و چالاکیانە ئەنجام بدەن. دکتۆر تەها ڕەسوڵ کە دامەزرێنەری ئەم ناوەندە ڕۆشنبیریەیە باز لەوە دەکات کە سەرسامی ئەو بە کەسایەتی جەمال عیرفان هەر لە سەرەتاوە خەونی دەستگایەکی لەم شێوەیەی بە ناوی ئەوەوە لەلا دروست بووە. لە سەردەمێکی زۆر گەنجە کتێب خوێنەر بووین و ئەمان خوێنەوە هەموو ڕۆژە لە کتێبخانەی سلێمانی و لەگەڵ برادرانەوە و بەختیار عەلی و ئاراس فەتاح و ئەوانەی تر فاروق ڕەفیقۆوانە کتێبمانە خوێنەوە و مجادلە و شتمانە کرد یا حەمە کەمال یا کاکفوادی مەجلیسی زۆر باسی جەمال عیرفانە کرد کە منەوەرێکی سەردەمی شێخی نەمەر بوو. یەکە منیش متابعەیمە کرد و ئەم خولیایە لە مێشکما بوو سەیرەکەم ئەم باڵایەکە لە کتێب پورە هەنگی کاسی سەری هەوری باوەڕتی ئاگرمان. لە ئێستادا دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان پلانی داناوە کە کتێبەکانی عەبدوڕەحمان مونیف، جوبران خەلیل جوبران، هیگڵ، فارابی، فیورباخ، ئەریک فرۆم، عەبدوڕەحمان بەدەوی و چەندین نووسەری تر وەربگێڕێتە سەر کوردی و بڵاویان بکاتەوە لەگەڵ زیاد لە 100 کتێبی مێژوویی لەسەر کورد و جیهان. لە سلێمانیەوە بەرەو وڵاتی ئوردون گەشتبینی و ژیان دۆستی وا لە گەنجێکی 18 ساڵی ئوردونی دەکات شەربەتخانەکەی بکات بە مۆزەخانەیەکی هونەری جیاواز تا لە ڕێەوە چێژ و جوانی ببەخشێتەوە بە میوە و کارداریەکەی. ئەو بە کارامەیەکی جوانەوە تابلۆ لە نێو دڵی میوەکاندا هەڵدەکۆڵێت. لە فروشگەهەکە ڕنگ و ڕەنگی و شەربەتێ لە عەمان پایتەختی ئوردنێ ڕۆمی 18 ساڵی بسەعەتان دەمێ خودبورینت بچێکردنەوە نەخشە لەسەر فێقی وەکو زەبەشی و سێڤا. بوو نمونە وێنەیەکە دەنگبێژە نۆڤدارە مصری کەلثومێ درستکریە. و هەروەسا وێنەی چەند نۆڤدارە و گلۆژی لەسەر فێقی دەینۆینە. كنت أشتغل معلم كوكتيل وسلطات فواكه. من بري الفروشگاه كافيقي وسلطة كار دكر ومن سالات بأواكي خوش نشاني وانده دا. هفكار من دقوتن وينا درستكي من دخواست از وينيت خو باشتر بكم. من گوه لو تشكرنا وينا لسر فيقيان ببو. جبرويكي من هولن خو زده کرن. دداوية دا گهشتن و چنده. کار رامی بو چکرنا وان وینایا لسر فیقی بالا خلق دایوی هنری و هر واسا بر خلق دایوی فروشگاهه. جاي مو من الزرق يعني خصوصي حبيت از بتایبتی زرقا هاتمه وری. من دخواست جناخو بختور بکم. من دخواست کرد که دلگ لسر سیوا چکت. دیگلتی پا ایو اف داکو بکم خلات بو جناخو. رامید بیجتن اوی چی جارا کرسی هنری نورگرتینه. بله برایکا انترنته شایع خو پیش بخد. و پیوندی چند کسی شهرزاد وی کاری دا بکد داکو پتر لسر وی هنری شهرزابت. اگر کسی آرمان جک هبید یا بخواست تشتگی فیر بید تشتگوی رانا وستینی. لدست بگه ده اوی چیا بس وینه اکی بچیک چیکد. بله نوکه چیتن هر تشتگی هبتن درست کد و پرانی و کار خود فروشتا بکره. ئەوان بە خەونێکی گەورەی فەرهەنگی و ڕۆشنبیریەوە دامەزراوەیەکی چاپ و بڵاوکردنەوە لە تاراوگەدا دەمەزرێن و
دەبێتە پردی پەیوەندی بۆ لێوڕێژکردنەوەی خەمێکی هاوبەش دەیان پەرتووکیان بڵاو کردوێتەوە کاری وەرجێڕان و پرۆژەی هاوبەشیان لەگەڵ ناوەندە دەنیمارکیەکاندا هەیە. سەرپەرشتیاری وەشانخانی نووسیار میوانی ئەم جارەی زایاڵەیە. ئالان بەخێر بێ بۆ زایاڵەی داهێنان. زۆر سپاس ئاسۆگیان، سپاس بۆ زایاڵەی داهێنانی دەنگی ئەمریکا، سپاس بۆ بەسەرکردەوێتە. هەر بژین هەڵبەت ئەو پردی پەیوەندیە زۆر گرنگە ئالان لە نێوان خۆر ئاوا و خۆر هەڵاتە یان لە نێوان کوردستان و دەنیمارکە ڕۆژاوە. ئەو پردی پەیوەندیە کە ئێوە دروستان کردووە پردێکی ڕۆشنبیری و فەرهەنگیە. دەکرێت باسی ئەوان بۆ بکەن چۆن دەستان پێکرد بە هەنگاوەکانی دەستکردن بە دروستکردنی پردێکی پەیوەندی فەرهەنگی و ڕۆشنبیری لە تاراوگەوە بەرەو کوردستان. بەڵێ ئێمە لە مانگی 2019 وەشانی نووسیارمان دامەزراند کۆمەڵێ نووسەر و وەرگێڕ لە ناوەی کوردستان و لە دەروی کوردستان خەونی ئەومان بوو کە جیاوازیەک دروستکەین بۆ واری چاپ بڵاوکردنەوە. بیرمان لەوە کردووە کە تەنها کتێب نەبێت چاپ بکرێت و لە کتێبخانەیەکدا بنرێت و تەواو. نەخر کتێب ئەبێ ئیشی بۆ بکرێ، بێ نووسەر ئیشی بۆ بکرێ، ئەبێ بە کتێبەکەی باش بڵاو بێتەوە. هەروەها چەند پرۆژەیەکشمان خستۆتە ئاراوە کە تقریباً دوانیان واخری جێبەجێ بوون، پرۆژێکی تریش بۆ ساڵی ئایندە جێبەجێ ئەبێت. مەبەست لەو پەردە ئەوەیە کە ئێمە ئەدەب و کللتوری کوردی بناسەین بە ڕۆژاوە هەروها بە پێچاوانەشەوە. بەڵام زیاتر ئێمە ئیش لەسەر نووسەری خۆماڵی ئەەکەین، هەنێ جاریش هەنێ نووسەر بەسەرەکەینەوە وەرجێڕانیش. بڵێ ئالان بە هەڵەیە نەچوو بم بێجگەلەوەی کە وەرجێڕانەکەن لە زمانە بیانەکانی وەشانخانەکەتان لە زمانە بیانەکانی دنیاوە لە ئینگلیزی و لە دەنیمارکی و لە زمانەکانی دیکەوە بۆ کوردی بە هەڵەیە نەچوو بم پرۆژەیەکیشتان هەیە پرۆژەیەکی گەورەی لە کوردیەوە بۆ دەنیمارکی. بەڵێ پرۆژەیەکمان بەدەستەوەی ئەویش ئەنتۆلۆژیای شێعری نوێی کوردیە کە نزیکی 60 بۆ 70 شاعیر لەخۆگرێت لە هەموو پارچەکانی کوردستان و بە پارچەی ئەرمینیا و جۆرجیاشەوە. کتێبێکی 700 لاپەڕی دەرەچێت بە دوو زمانە بێت، زمانی ئۆریژیناڵ و زمانی دانیمارکیش. ئەمە بۆ یەکەم جارە لە هەموو ئەوروپا و سکەندینافیا کە کتێبێکی وا شێعر بەو دوو زمانە بێت کە ئێمە ئەڵین دەنیمارک خۆتەزانی ئەڵین دەنیمارک یعنی ئەسکەندینافیا چووکەوان زمانێکی هاوبەش و کولتورێکی هاوبەشیشیان هەیە، واتە زیاتر لە 20 میلیۆن زیاتر ئەو کتێبە خوێنێتەوە. بەڵێ زۆر گرنگە. هەڵبەت دنیابینی و ڕوانینی ئێوە چ جیاوازیەکی یان استراتیجی ئێوە چ جیاوازیەکی لەگەڵ دەستگا ڕۆشنبیرەکانی هەرێمی کوردستانە کە لە دوای ساڵانی 95 و 96 و لەنەوە حوتەوە ئەتوانین بڵین کۆمەڵێک دەستگای ڕۆشنبیری فەرهەنگی دروست بوون و ئێستاکەش کۆمەڵی دەستگاوی فەرهەنگی هەن. جیاوازی ئێوە چییە لەگەڵ دەستگاکانی دیکەیە؟ بەڵێ پێم وابێ ئێمە وەکو جیاوازیەکە بۆ ئەوە هاتوین کە ئەو جیاوازیە دروست بکەین. هەڵبەت هەر بە قسەژ نییە، ئێمە زۆر فیدماکپان بۆیێت لەلایەن خوێنەرانەوە کە بە شێوازێکی تایبەت ئیش بۆ نووسەرەکەین. نووسەر و کتێبەکەی هەمیشە لە ژێر ڕووناکییا بێت، بەردەوام هەواڵی بۆ بڵاوەکەینەوە خوێندنەوە ڕانان بۆ کتێبەکان ئەکرێت. نووسەر ئەبێ باش بە خوێنەر بناسێنرێت. وەکوتم کتێب هەر ئەوە نیە چاپ بکرێت و بڵاو بکرێتەوە، بەڵکو ئەبێ ئیشی لەسەرکرێت، کۆنیش نابێ کتێب بۆ هەموو کاتێک ئەبێ بڵاو بکرێتەوە. خاڵی دووەمیش کە ئێمە لەوانێت جیا بکاتەوەی کە کتێب بۆ هەموو شوێنێک ئەبێ بگات، هەموو شوێنیش کوردستان ئەبێ کتێبی بۆ بگات. بەڵێ چونکە زۆر خوێنەرمان هەیە لە شار و شارچەکان داوای کتێبەکانەکەن، بۆ یە کتێب ئەبێ بگات هەموو شوێنێک. لەگەڵ ئەوەش ئێمە دەرگای ئیبووکمان کردوێتەوە لە ئەمازۆن کایندڵ کە کتێبی ئەلکترۆنیش لەوێ بڵاوەکەینەوە کە ئەو کەسەی کە کتێبەکانی بەدەستی ناگات ئەتوانیان لەوێ بیان کڕێت و وەکو ئەلکترۆنی بیان خوێنێتەوە. ئالان پەری سپاس بۆ کاتی پێت بەخشین بۆ دەنگی ئەمریکا و بۆ بەرنامەی زایاڵی داهێنان. زۆر سپاس ئاسۆگیان، زۆر سپاس بۆ دەنگی زاڵی داهێنان. هەر پارێزراوە و ساو و سەلامەت هەر بژی.
ڕێبەری بزوتنەوەی مافە شارستانیەکانی ئەمریکا جۆن لویس دەڵێت گەشتبین بە و پڕئومێد بە هەرگیز هەستی ئەو هیوایە لەدەست مەدە. شێرکۆبێکەسی مەزنیش هەر زوو لە هەڵبەستێکی ڕەنگیندا وتی هەڵەبجە دەچێت بۆ بەغدا، بەڵام ئەم جارە شاری هەڵەبجە سەلماندی بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش کە هەڵەبجە تەنها قوربانێکی دەستی ستەم و کۆمەڵکوژی نەبووە، بەڵکو داهێنەر و هاوکار و ژیان بەخشە بۆ تەواوی شارەکانی کوردستان و عێراقیش. کارگەی دروستکردنی دۆشاوی تەماتە لەو شارە سنوورە وەهمیەکانی نێوان شارەکان دەبڕێ و هیوایەکی گەورە لە دڵی جووتیارەکانیشدا دروست دەکات. کارگەی دۆشاوی تەماتەی شارە زورە لەسەر سکاڵاکانی وەزارەتی تەندروستی لە ڕابردوودا داخرابوو. ئێستا کە وەرزی پێگەیشتنی تەماتەیە و جووتیاران لە نەبوونی ڕێگاکانی ساختکردنەوەی بەرهەمەکانیان نیگەرانن، کارگەکە دەستی بە بەرهەمێنان کردووەتەوە. لە ڕۆژێکدا توانای وەرگرتنی زیاتر لە 250 تۆن تەماتەی هەیە و لە سەعاتێکیشدا 8,000 قوتو بەرهەم دێنێت. داوا لە جووتیارە بەڕێزەکان دەکەین لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان پەیوەندیمان پێوەکەن بە زووترین کات بۆ ئەوەی تەماتەکانمان بۆ بێن بۆ ناو کارگە، بەڵام پێش ئەوەی کە بۆمان بێن بابێن ڕێنماییمان لێ وەربگرن بێت و حکومەت هاوکارمان بێت لەم پرۆژەیەدا ئەتوانین بۆ ساڵانی ئایندە کە ئەمڕۆ ئێستا 200 تەن تەماتە وەردەگرین بۆ ساڵانی ئایندە بیکەین بە 5 هێندە و 6 هێندە. بەرپرسانی دۆشاوی تەماتە ڕێنمایی تایبەتیان بۆ جووتیاران هەیە لە شێوازی هێنانی بەرهەمەکانیاندا. دەژڵێن لە ساڵی داهاتوودا تۆوێک لە ئەمریکاوە دەهێنە هەرێم و دەیدەنە جووتیاران کە گونجاوە لەگەڵ خاک و هەوای هەڵەبجە و شارە زووردا. پشکنینی خۆڵی شارە زوور، خاکی شارە زوور لەگەڵ ئاوهەوای شارە زوورمان وەرگرتووە، کەش و هەوای شارە زوور لە ئەنوای جەوی هەڵەبجە و هەروها ئاوی شارە زوور بردوومانە لە وڵاتی ئیتالیا لە ڕۆما پشکنینمان بۆ کردووە. ئەو تۆوەی ئەگونجێ لەگەڵ ئاو هەوای شارە زوور و بەرگەی ئەو گەرمایە ئەگرێ و کە بتوانێت زۆرترین بەرهەممان بەر بەدەسەوە کە لێمان وەرگتون ئەڵێ تۆوێک کە ناوی هاینسە، ئەو هاینسەش ئەمریکیە. ئەندازیارانی سەرپەرشتیاری کارگەکە دەڵێن ئەم دۆشاوی کە بەرهەم دەێنرێت بە ڕێژەی لە 100% سروشتیە و بە چەندین قۆناغی تەندروستی و میکانیکیدا بەرهەمەکە تێدەپەڕێت. سەرەتا تەماتەکە لە ڕێگەی حەوزێکەوە ئەشۆردرێتەوە جوان جوان، دوای ئەوە لە ڕێگەی سکەوە ئەڕواتە سەرەوە بەر لە ڕێگەی نۆزڵەوە جوان ئەشۆردرێتەوە تا ئاگاتە ناو چەقۆیەک، لەوێ جوان وردەکرێ ئەنجاکرێتە ناو مەخزنێکەوە، لەوێش لە ڕێگەی پەمپەوە جوان دەورانی پێکرێت لە ڕێگەی پەمپەوە جوان تێکەڵە بێت لە ڕێگەی میکسەرەوە کە تێکەڵ بوو. دوای ئەوە ئێمە لە ڕێگەی ئاوی گەرم و بخارەوە ستیمەوە لێدەین تا نزیکی 80 دەرەجە گەرمیەکەین کە گەرممان کرد لە ڕێگەی فیلتەرەوە تڵفەکە و ئاوە تەماتەکە لە یەکتریجیا ئەکەینەوە، تڵفەکە کرێتە ناو بەرمیلەوە، ئاوە تەماتەکەش ئەنێردێ بۆ ستێجەکانی دوای ئەوە کە لەوێ خەسەکرێتەوە. کارگەکە بۆ هەرێمی کوردستان بە ناوی دۆشاوی تەماتەی شارە زوور بەرهەمەکەی دەخاتە بازاڕەوە، بۆ عێراقیش بە ناونیشانی دۆشاوی تەماتەی بەغدا و خۆشیان دەڵێن لە ئێستادا لە ڕۆژێکدا 6 سعات کار دەکەن. لە توانای کارگەکەدایە 250,000 قوتو لە ڕۆژێکدا بخاتە بازاڕەوە و پێداویستی هەموو هەرێم و بەشێک لە عێراقیش دابین بکات. لە هەڵەبجەوە بەرەو ئەمریکا تەواوی شارەکانی ئەمریکا بەوە ناسراون کە بەرهەم و بەرووبوومی خۆماڵی جێی بایەخ و خەمی گەورەیانە. هەفتانە بازاری بەرووبوومە خۆماڵیەکان بەر لەم ڤایرۆسە نەفرەتیە شەقامەکانی ئەمریکای ڕازان بووە و ئێستاش بە هاوخەمێکی جوانەوە بەرووبوومە بەتام و چێژەکانیان هێناوەتە سەر شەقامەکانی نیویۆرک و سینان بۆ زایاڵە لەوێ بوو. لە ئەمریکایژی 4 میلیۆنی زیاتر کەس بە نەخۆشیە کۆرۆنایی کەتن و هێژمارە کەسێن کو ji ber vê nexweşiyê mirin jî nêzî 150,000 kesan bû. Li êleta Nîvyokê jî 400,000 zêdetir kes bi nexweşiya vîrusa koronayî ketin û ji 32,000 zêdetir kesan jî jiyana xwe ji dest da. Lêbelê divan rojan da belavbûna nexweşiyê gelek kêm bûye. Di çarçobeya sızkirina bergiriyên tenduristiyê da hin bazarên Nîvyokê hatin vekirin. Di dezgehên van bazaran da tiştên xwarin û vexwarinê tên firotin. Me jî wek dengê Amerîkayê ji firoşkarên bazaran pirs kir ku ka karê wan çawa ye. Sedised bazariyê vekirînîn helêvekirina bazarî gelek ya xweş e. Gelek mirov bala xwe dene ser nexweşiyê lê nexweşî xilas nebû. Lê ji ber vê jî mirov her tim bila bala xwe bidete ser wêyekê ku nexweşî belav nebe.
از گلک یا کیف خوشم کو پشتی دمکی ام زفرین سر کارن خوا هر کسکی دمکی گلک دجوار در باز کر. فرۆشکارێکی din پیتر زیمرمن jî di dezgahên xwe de fêkiyên havînê difroşe. Zîmerman dibêje fêkiyên havînê gelek xweş tên firotin û rewşa bazaran di van rojan de her ku diçe baştir dibe. Union Square is kind of interesting because it's not... جیه بازارما آنکو میدانا یونیونه جیه که واسه مروفین که بکارن خو لویره در باز دبون دانوستاندن دکرن. هرچند گل کارگه هات بن گرتن جی کار من خرابه. اف ساله هم هیویه کامزن نیه. جبر که اف ساله هم کار دکنی که جیانا خو بدامینین. Li Nîvyokê karge hêdî tên vekirin. Ev jî kêfa firۆşkarên bazarên Nîvyokê tîne. لە ئەمریکاوە بەرەو کەرکووک گۆرانی بێژێکی شاری کەرکووک بە چەند دیالکتیکێکی جیاوازی کوردی گۆرانی دەڵێت و لەگەڵ کوڕەکەیدا پێکەوە گۆرانی دەڵێن و میوزیک دەژەنن سەرباری نەهامەتیەکانی ڤایرۆسەکە و سەختی ژیانی هاوڵاتیان بەڵام ئەوان بە خەونێکی جوانەوە دەژین. خۆی و کوڕەکەی پێکەوە گۆرانی دەڵێن ژوورێکی ماڵەکەیان کردووەتە ستۆدیۆ. هونەرمەند چۆماستار ماوەی 25 ساڵە سەرقاڵی کاری هونەریە و بەشێکی زۆری کاتەکانی بۆ هونەر تەرخان کردووە. ئێمە نۆبراین چوارمان خەرگی کاری هونەر و مۆزیکین ئێستاش خۆم لەگەڵ کوڕەکەمە پێم خۆشەویش بکەمە ناو کارە هونەرەکان و ڕۆژانە سەرقاڵی مۆزیکی لە ماڵەوە. چۆمانی هونەرمەند بە جۆرەها شێواز گۆرانی دەڵێت هەر لە شێوەزاری خانەقینی و کەڵهوڕیەوە تا دەگاتە شێوەزاری گەرمیانی. هەروەها لەگەڵ هونەرمەندانی عەرەب و تورکمانیدا گروپێکی هونەریان هەیە. تیپەکەمان ناو نەبوو تیپی مۆسیقای برایەتی بە عەرەبی پێناوت ئەتاخی بە تورکمانی بە عەرەبی بە کوردی من بەشە کوردیەکەم من عەرەبیشمە و جار ئەوانیش هەر هات وەکو من عەرەبیانەوت تورکمانیانەوت کوردیانەوە. لە سەردەمی کۆرۆنا و کەرەنتینەدا چۆمان و ئەحمەدی کوڕی پێکەوە لە ستۆدیۆ بچووکەکەی ماڵەکەیاندا سەرقاڵی گۆرانی و لایڤ موزیک بوون. نایەنەوێت لە سەردەمی کۆرۆناشدا پەیوەندیان لەگەڵ هەوادارانیان ببچڕێ. پێشتر بەردەوام لە کاری ئاهەنگ پێش کەرەنتینە هەموو هەفتانە دوو ئاهەنگ سێ ئاهەنگمە کرد بەڵام ئێستا لەبەر کەرەنتینە ئاهەنگ نەماوە هەفتانە جارێ دوو جار من لایفەکەمەوە بۆ هەواداران بۆ ئەوەی بێتاقەت نەبن. خەونی چۆمانی هونەرمەند پێکێنانی گروپێکی هونەریە لە خۆی و کوڕەکەی و چوار برا دەنگخۆشەکەی. بەڵام وەک خۆی دەڵێت دووریان لە یەکتری لەگەڵ براکانی و سەختی ژیان و گوزەران ڕێگرە لە بەردەم ئاواتەکەیدا. دڵشادەنوەر دەنگی ئەمریکا گەرمیان. کەسێکی ئێمەی ئەڕای یاریمە خانم تەنە دیری تەنەونیم تەنە دیری خانم واژیر چانەدی خەڵی ژیر چانەدیری. ئێستاش خانمە هونەرمەندێکی نەیجیری لە هەرێمێکی کۆنە پارێزی باکووری وڵاتەکە لە ئاڵنگاری ئەوەدا دەژی بە هونەرەکەی بەرەنگاری توندوتیژی و فەرهەنگی دژە خانمانی هەرێمەکەی ببێتەوە. ئەو بەگوڵ بەڕەنگاڵی تابلۆکانی ئەو تەوقی بێدەنگی و پیا و سالیاریە دەشکێنێت. مریەم عەمەرمایگیدا هەرگاف هونەرا خۆ بە شێوازên جۆراجۆر بۆ نیشاندانا mirovbûnê بکارهێنایە. وێنەیەن من ڤەدگەڕم بوو شێوەیەن جۆراجۆر لەسەر هەوڵên mirovan. هەندێک لەسەر دیکورکردنێ و هەندێک لەسەر پەروەردە و کلتور و سیاسەتێ و هەندێک جی لەسەر ڕێزگرتنش دایک و بابان و ژنان. لێ لەڤاند ماهیانە کارە wê yê bûye helmetek بۆ ڕاگirtina destdirêjiyên seksî بۆ ser jin û zarokan. من ji bo berçavkirina tundûtîjiyên seksî tablo çêkirin.
لێژبەر زێدەبوونا بویەرین هاتینە ڕاگەهاندن لە دەست درێژیên ترسناک جوانا قوتابiyeka zankoyê dema ku li derê wanet xandin destdirêjî lê hate kirin û hate kuştin. Herwesa grûpekî destdirêjî li ser kiçikeka 12 salî kir. Yan jî destdirêjî li ser zarokeka hefteyî vî hate kirin û ev bûyere vedgerîte ve bo vî wêneyî. Ew gelek parça û rengîn kulturî bikartînît. Awad nîvekî da jineka rewşenbîr e ji layê olî û xwandina rojavayî ve ji ber hindê min ew li ser van kitêban çêkir û ev tabloyê li vê rê jinekî nîşan dide ku devê wê hatiye girtin û vê nîşan dide ku bahrapitiriya qurbaniyên destdirêjiyên siksî eger xwe polîsan jî agedar bikin dadmendî li gel wan nahête kirin. Karekî bi zehmet e lê mangî da her dem dixwast têkoşînê biket û pirsgirêkên komelgehê ku bi zorî bi dirêjaya karên seksî dabûye bêxîte ber çavan. Diwana hunerî de ez bi tinê qutabiya jin ji Bakurê Nîjerya bûm. Kesek nebû ku ez digelbim. Dema ez bi tinê bûm hevalên min diçûne wanên xwe û min diviya ez bi tinê konferans û erkên wanên xwe bikim. Ji ber ku huner wek karekê taybet bi zalaman ve li başûr dihête dîtin û hindek xelek bi çavekê kêm berê xwe dene min û wan wisa zanî ku ez sicara ser nakevim. Lê ew serkeft û bûye nimûne bo hunermendên dî. نوکە gelek xelek peywendiyê bi min radikin û rojane namadinêrin û hindek peywendiyê bi deyê babên min dikin da ku keyfxweşiya xwe ji ber tabloyên min bû derbibirin û hindek jî zarokên xwe în nevêrê da ku ez wan fêl bikim. Ew dibêjît ew nimûneka zîndî ye ku jin dikarin kontrola jiyana xwe bikin. û peyama min bû jinên dî ew e ku bizanin afrandin digel şarezayî û bawerî bi xwebûn gelek e. Miryem bawer diket ku jinên dahêner zortir rêzlê tê girtin. Ji ber hindê ew dixwazît ku jin evê çendê bi girêng wergirin. هەرگیز ئەم پارچە هەڵبەستەی گارسیا لۆرکا لە یاد ناکەم کە دەڵێت ئای چەند خۆشە کە گوناهەکانمان دیار نین دەنا ناچار دەبووین هەموو ڕۆژێ پاک پاک بە ئاو خۆمان بشۆین یانە بوایە لەبەر بارانە بژیانایە دیسانەوە ئای چەند خۆشە کە درۆکانمان ڕوخسارمان ناشێوێنن دەنا بۆ تاقەساتێکیش کەس کەسی نەئەناسیەوە سپاس بۆ ئەو میهرەبانیت خودایە تا زایڵەیەکی دیکە و جوانی و خەمێکی دیکەی جیهان ماڵەوە.